شەڕەکەی حەڵەب چ پەیوەندیەکی بە دیداری ئۆجالانەوە هەیە؟ لە تورکیا کێ لەگەڵ پرۆسەی ئاشتی و کێ دژێتی؟ سەردانەکەی هاکان فیدان بۆ سووریا چ پەیوەندیەکی بە ئاڵۆزیەکانی حەڵەبەوە هەیە؟ ڕۆژنامەنووسێکی تورک چەند نهێنیەک لەو بارەیەوە ئاشکرا دەکات. شەوی ڕابردوو جارێکی دیکە شەڕ لە گەڕەکە کوردنشینەکانی حەڵەب ڕوویدا کە هاوکات بوو لەگەڵ سەردانی شاندێکی تورکیا بە سەرۆکایەتی هاکان فیدان وەزیری دەرەوەی ئەو وڵاتە بۆ سووریا. چاوەکان لەسەر ئەوەن پرۆسەی ئاشتی لە تورکیا چی بەسەردێت و دۆخی ڕۆژئاوای کوردستانیش بەرەوکوێ دەڕوات. پێشتر بەرپرسانی دەمپارتی و پەکەکەش هۆشداریان داوە لەوەی هاکان فیدان دەیەوێت پرۆسەی ئاشتی تێک بدات و تەنانەت داوای دوورخستنەوەیان کردبوو. یەکێک لە بەڵگەکان سەردانی شاندی تورکیایە بۆ سووریا لە کاتێکدا نزیک بوونەوە لە نێوان دیمەشق و هەسەدە هەبوو بۆ ڕێکەوتن، بەڵام سەردانی شاندەکە لە گەڕەکە کوردیەکانی حەڵەب شەڕی هەڵگیرسان و ئەمریکا ڕایگرت. بەڵگەیەکی دیکە ئاکپارتی دژی ڕێکەوتنی هەسەدە و دیمەشق و سەرنەگرتنی پرۆسەی ئاشتیە لە تورکیا. عومەر چەلیک وتەبێژی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتداری تورکیا جارێکی دیکە هەڕەشە لە هێزەکانی سووریای دیموکرات دەکات و دەڵێت هەسەدە بە بەڵێنی زایۆنی تاوانکار فریودراون، نایانەوێت تێکەڵ بە سوپای سووریا بن. الحلقة هي رح نحكي عن هذه الحرب وليش. ڕۆژنامەنووسێکی تورک بە ناوی یوسف شەریف ئاشکرای دەکات ئاکپارتی دەوێت پرۆسەکە پەک بخات و لەگەڵی دانیە، بەڵکو هاوپەیمانەکەی کە مەهەپەیە فشاری لێ دەکات. سەرەتای خواستی تێکدانی پرۆسەکە بە دزەکردنی چەند زانیاریەکی کۆبوونەوەی نێوان شاندی پارلەمانی تورکیا و عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکراوی پەکەکە دەستی پێکرد. کاتێک ساجی ئۆستۆرگ ڕۆژنامەنووسی دیاری تورک لە وتارێکدا نووسی بووی هەندێک لە داواکاریەکانی ئۆجەلان لەو دیدارەدا زیادەڕەوی زۆری تێدا بووە، بە شێوەیەک قورسە بزوتنەوەی نەتەوەپەرست و پارتی داد و گەشەپێدان قبوڵی بکەن. بۆ نمونە تیشک خراوەتە سەرپرسی ئیدارە خۆجیەکان و داواکراوە مەسەلە نەتەوەی و تایفیەکان بە هەندوەر بگیرن و زمانی کوردی بکرێتە زمانی خوێندن و فێرکردن. ئۆجەلان داوای کردووە زمانی کوردی بکرێتە زمانێکی فەرمی لە تورکیا، هاوشێوەی ئەو مۆدێلەی لە عێراق جێبەجێ دەکرێت. وەگەڵ ڕۆژنامەنووسە تورکە باسی کردووە کاتێک پرسیار لە ئۆجەلان کراوە لەبارەی هێزەکانی سووریای دیموکرات بە هیچ شێوەیەک باسی هەڵوەشانەوەی نەکردووە، بەڵکو توێتی ببنە هێزی ئاسایش لە ناوچەکانی خۆیان، ئەوەش بەو مانایی پشتیوانی مانەوەی کردوون. بەوتێ و ڕۆژنامەنووسە هۆکاری ئاشکرانەکردنی تەواوی کۆنووسەکەی ئۆجالانیش بۆ ڕایگشتی پەیوەندی بە داواکاریەکانی ئۆجالانەوە هەبووە کە ڕەنگە کاردانەوەی نەرێنی هەبووە لەسەر ڕایگشتی. ساجی ئۆستورگ دەڵێت داواکاریەکانی ئۆجەلان لێرەدا کۆتایی نایەت، بەڵکو داوای پەیماننامەی ئەوروپای کردووە بۆ ئۆتۆنۆمی، بۆ نمونە بەهێزکردنی ئیدارە خۆجیەکان. داوای کردووە بەشێک لە داهاتی نەوتی دەرهێنراو لە باکووری کوردستان بۆ ناوچەکە و ئیدارەی خۆجیەی تەرخام کرێت. لەلایەکی دیکەوە یوسف شەریف ڕۆژنامەنووس و شارەزای بواری تورکیا لەبارەی وتارەکەی ساجی ئۆستورگ نووسیوێتی پێدەچێت هەنگاوەکانی دژایەتیکردنی پرۆسی چارەسەری لە تورکیا دەستی پێکرد بێت بە ئامانجی دروستکردنی بەربەست تەنانەت هەڵوەشانەوەشی. بەڕای ئەو ڕۆژنامەنووسە دزەپێکردنی ئەو زانیاریانە کاریگەری بوومە لەرزە ئاسای دەبێت لەسەر ناوخۆی تورکیا. لەبارەی هۆکار و ئامانج و لایەنی سوودمەندیش دەڵێت ئەوەی گومانی لەسرە پارتی داد و گەشەپێدانە کە نوێنەرێکی لە ناودانیشتەکەدا هەبوو لە ڕێی ڕۆژنامەنووسێکی ئۆپۆزیسیۆنیشەوە ئەو زانیاریانەی دزە پێکردووە تا بەوە تۆمەتبار نەکرێت کێشە بۆ پرۆسەکە دروست دەکات.